أو كومالية الزكاة كسبير لبزاني هر سبير كمان شرعية سبير شرعية بين خلي وكسبير كل واحدة ديرها وتكل في شرعية كل فرد ذكر شرعية كل ياسر قالوا نريدكم هل وكل محل شرعية كوش من سازي كوش لسنا بين التياخير شيء نبرد كيش وقتها وملك بند باو سنودنا داون شيء في الدنيا خزانة ده تنها سكايتي كدن ببافتك أنا خدي وخزانة ده بلام خدي تونج فيشي سكايتي كدنو ببها كدني ببها كدنو رزنا قتنا الكرامته فهاو كساتي مروياني آخر مناو كما قلنا يعني يقول من تا استاش ديان نقديان بس هدان خلق كافرتي كيلو دفي بابا ليه قال يا حمد مستحق ولا بأخلاق وجوده باشا يعني ليرة كبو تساوى سيد أفراد بكريتون كوي بأخلاقي كان تسليمي أفراد بكريتون كوي أخلاق دوانا كان تسليمي بيا بكريت دو تساوريت بيش بدك لو كمال جيتي تساوريت كلا نبيك لكمال جيتي بتعبتش كمال جيش كإدعاء ديمقراطيته تسبابني يا ساول هلوها ما في بروفو إيدي كمال جيت مدني ونازن سيسي كمال جيت بشوي لقدرتها لكن إذا خدي أو كمال يأخذوا سيستم كمالات سياسي كيف بالهم أو كمال جيت بينه خوي رجال دبرتم آزادی کام انسان خوی رگلی دبردم آراز کردنی پیوندی کمراتی کاری نیوان نیرومی زیادی دژی آخر که خناقی سرده اکری داری بشیاری کمراتی داری روشنبی کردن داری تویی کردن داری آودان سیده سراستی آکاکس سیده سراستی رخراو گروپ کمراتی کام سیده سراست رخراوی آفتان سیده سراستی رخراو خیر خوازم روی کان تناقص سراست دوتانیش سر سری دو بکری تو رگل بودیزه وقت زیادی لبلوي زادانش معنوي تو كيف بمشاري بقول كنوي مشاري كمراتي رجليك لبردم أو زياكاريان دابري سوريش بدام دي إدي ولا مروفيش كي بتابتي بيا يوم كمريان كبا أراسيش بيشكوتو بأراسيش كراوتي زيادة تعامل هذا بلام ركيف ويدا كمان بلام تولا تندو تيجي دا إدي تسارة سرك نما تنها كسك حكي وافتول بيد بيا أصالي كسك حكي وافتول بيد لا تندو تيجي دا تندو تيجي لبيا أصالي كياساش أو أمد كاريت إذا نبي ياساش أو بنماو أو مرزاني إذا نبي كبرجري لخدي أو أفريقيا كاتو لخدي جاني كمالاتي ما في إنسان كان أفريقيا إيدي وقت ما بيدن دمته وفراموش ذكي وهذا جاكاريكا تسارسري هي وهذا تسارسري جاكاريكا هو يكبون يشكني دونو تيشش توقع جاكاري تيش أفريقيا يشكني دليوا وشارش كمالاتي دروس بيك إلى خيش إنسان اللي ما خدي أفريقيا خدي بيا وكذا هذه بلان كجيش أسي دونو تيشي دليوا دفت نامته بيدشكوا أو أفريقيا رند كمان يتكلم كتنين بلا برا يا كل أفريقيا كمان النبي بقولوا كمان كافنا كان هاد دوران لاتسيا الذي جاي ياساش براستي أو داني فراموش يعني بشوية كشتي زياكاري كما يستخدم سدكين براستي خوي سرچی بنما سرچی زمین خوشکلی یکم بود درستبونی او تدوشی يعني في استحن لبلوی بداية كمال قادا لبيكات وسنتين كمال قادا او زياكاريانا كهن إيدي او زياكاريانا حق يعني ياخذ شرعية عند أبوي بيانش بنوتيجي برابر بأفراد زياكاري كان ك لبرابر أفراد أكرم وكتمان لبوالي زياو لرهن زياد بون لا أني رجزي تا استشناو كمال كردي أفراد ضعيفة أفراد بلاواز أفراد بكم عقل وقدره إيدي أو قصيك تدري بيكي براسي تا استبيا يكردره أفراد عقل خوش كويدا كهستا درجة كوي تقوله بلان زور زال أفراد بيا يكرد عقل نبي خوش كويدا بوا الرنج لا تنشي خوش بزيد ليش كمالك فتو كمالك هاي سياسي قبله هاي كمالات جزء جوري كده بلان أو فنده بس رخودي آخر كذا سبي دبران بردا فنده كتني قبله والله لا بيا وخش كويدا يعني عقل كبخشلاش كودايا بشويشي أقل بتفاوت شوي بلان همو إنسان كان إمارين هوشياري تنها بشي مروبة بقول بري بيا كاتوا زماني هي قساكا كواتا أفتش بكل إنسان كبيرة كاتوا كقساكا يدي ديال عقلي بيكنيش لبشتا كمال جيك بأفرد عقلي لا تكفين أنا وبين عقل بين نوع لا بيكون شقدان يعني بين بسيطه زور زاري فرز بأفرد بكو بقسين مكان فماشي أو إزواجتك يعني ده زياوازي كان كم زياكاري بكمان لوي كساتي أفرد بشويش لاواز بشويش ضعيفة بشويش كم عقل بشويش بيتوانا تماشيني يعني أول كمارك لوانية بندي كوديش من زور بيوها بشانات شكوكا تو ولا أو بندا بلاول كده قال
ئاستی پێشکەوتنی کۆمەڵایەتی لە وڵاتان ئاستی پێشکەوتنی شاری کۆمەڵایەتی لە وڵاتان ئینجا بیسە پێنەوە کۆمەلگای خۆ بەرامبەرەوەدا هەڵسەنجێنەوە بیکە سەنجی محەک بۆ دیاریکردنی ئاستی و شیای لەو کۆمەلگایدا. بازرگانیکردن بە ئافرەت هەروەها سیرکردنی وەک هۆکارێکی غەریزەی سێکسی ئەوەش زیاکاریەکە کە ڕۆژانە ئەیبینین تا ئێستاش برا بۆی هەیە خوشکی خۆی بەشم بدا و بازرگانی بە خودی خوشکی بکاتن باوکو هەیە بازرگانی بە خودی خوشکی بکاتن لەنێو خودی ئەو شارەدا هەیە زەلامێکی ئێستا بۆ خۆی تەمەنی زیاتر و بێشتە 65 ساڵ دوای ئەوەی کە ژنەکەی خۆی تەلاق دا منداڵەکانیشی هەموو هێڵن کچێکی 13 ساڵەی خۆی کچێکی 13 ساڵی خۆی دایە پیاوێک کە تەمەنی 72 ساڵە ژن بەژن بۆ خۆی 65 ساڵە پیاوەکەی بەرامبەری 72 ساڵە کچەکەی خۆشی 13 ساڵە دایەتی ئەو پیاوە کچەکەی کە کابراەکە شتاندووە 15 ساڵە تۆ تەماشای ئەو بێزگەرەوەی کە ژن بەژ نییە تۆ تەماشای فارقی ئەو تەمەنانە بکە نێو کۆمەڵگەیەکدا تا ئێستاش لە دەبەری تۆ کچی سەربێشکە برایەکی وشیار و برایەکی مامۆستا و برایەکی ڕۆشنبیر و نازانم چی و چی بە بەژنێدا بۆ ڕازیکردنی دڵی خۆی تا ئێستاش ئافرەت لە وڵاتی ئێمە لە دەبەری ئێمە و لە هەموو وڵاتی کورد تا ئێستاش ئافرەت دەکەیتە بەدەر خوێن برا باوت جەریمەیەکەکە تاوانێکەکە لەسەر شێتی خۆی لەکەم عەقلی خۆی زەلامێکە کوژێت کەتنێکەکە دوازار چێ قوربانیەکەیتی خودی ئەو خوشکە و خودی ئەو دایکە یاخود خودی ئەو ئافرەتێکە ناو کەسانەدایە کە بەدەر خوێنە دێ یاخود بەدەر سێدێت و باس بێت تا ئێستا لەنێو کۆمەڵگەیەکدا ئافرەت وەکو کارگێ بەهێنانی منداڵ فێرێت یعنی ئەگەر بەدەست پیاوی کورد بێ پێخۆشە هەر لە دوو مانگ جارێک منداڵەکە بێ ئەوەی بیر لە پێکاتی جەستەی ئەو ئافرەتە بکاتەوە بێ ئەوەی بیر لە پەروەردەکردنی ئەو منداڵە بکاتەوە دابینکردنی پێداویستەکانی ئەو منداڵە بکاتەوە ڕاستە پێخەڵی خوا بەخێ بکات کاکە خوا بەخێ بکات بەڵام ئەو دەڵێ لە توو حەرەکەتە نزەرەکەت باشە تۆ لە نێوان ساڵ و ساڵێ یعنی وای لێ ئەو ئافرەتە لە هەموو توانە جەستەکانی خۆی هیلاچی کە هەموو بە حکومی ئیدرێەوە فرصەت دەما ئینسانی خێنەوە ئافرەتە دەسێنێت لە بواری ژیانی سیاسی و بوارە گشتەکان لەسەر ئاستی کۆمەڵگە تا ئێستاش ئافرەت وەکو ئەندامێکی کارە نەیتوانیوە ڕۆڵی خۆی لە ناو کۆڕی سیاسی لەنێو خطابی سیاسی لەنێو دۆڕانەوەی سیاسی دابینێت ڕەنگە تاکان لێرە لەوێ پۆستێکی ئیداری هەیە یاخود پۆستێکی حزبی هەیە بەڵام دواتر خۆی ئەو پۆستی کەری وەری بێتوە دیاریکراوی یاخود بەخشراوی حزبەکە پێدایە یان بەخشراوی کۆمەڵی خواستە و تەسکە بووە بۆی هاتووەتەوێدا ڕاستە ئێستا ئافرەت لە بواری ئیداریدا کۆمەڵێک مۆزەفی زۆر هەیە بەڵام گرنگجیەکەی ئەوەیە ئافرەت تا چەند بڕیارە لە بەشدارە لە بڕیاری سیاسی کوردە تا ئێستا لە نێو دەسەڵاتی سیاسی کورد چەند ئافرەت هەن بۆیان هەیە لە بەرامبەر سەرکردنی سیاسەکانی کورددا لە نێو حزبە سیاسەکانی کورددا قسە لەسەر بڕیاری سیاسی و حزبە و قسە لەسەر ئایدێ و کۆمەڵگەیەکە تا ئێستاش ڕێگری لە بەردەم ئافرەتدا هەیە جاتێ وەکوتمان لە ماڵەوە ڕەنگە پێشەنگ بێت بچە بارەگەکە هەرچەندە ڕەنگە ئەو عایدە ناحەقی نەبێت بچە بارەگایە لەبەرەوەی خودی پێکاتێنەوە بارەگایەکە بە شێوەیەکە کە نزمتر لە ئاژەڵی سەری وافرەتەکە کە دێتە بارەگاکەکە وەکوتمان وەکو مومنتیاژ بێت وەکو بۆ کات بەسەربردنێک سەیری کات و بۆ ئەوەی تەنها ئاماژەی بۆدا کە منیش دەسەڵاتێک مام و حزبێکم مام و ئیدی ئافرەتم لەگەڵدا بەشداری بێت نوێنەرایەتی و بەشداریکردن لەسەر ئاستی نێودەوڵەتی و دیپلۆماسی تا ئێستا حکوومەتی هەرێم بێنە بەرچاوی خۆ خودی حزبە کوردیەکان بێنە بەرچاوی خۆ هەر حزبە و ڕەنگە نوێنەری خۆی لە وڵاتانی دەرەوە حکوومەتی هەرێم لە هەر وڵاتە ڕەنگە نوێنەری خۆی بێت لەنێو ئەو کۆی هەموو نوێنەرانە چەند ئافرەتیە لەنێو کۆی هەموو نوێنەری حزبە سیاسیەکانی کورد و دەسەڵاتی سیاسی کوردی چەند نوێنەری دیپلۆماسی ئافرەتی کوردیە تۆ بڵێ ئافرەتی کوردیش تا ئێستا لەولا وشیاری و لەونا تێگەشتن و لەو دواکردندا بێت کە نتوانێت ممارەسەی ژیانی سیاسی و دیپلۆماسی بکاتن ئەوە یەکە لە جیاکانیاندا بەردەوام ئەوە دەگەڕێتەوە سەر خودی خەڵکە سیاسیەکە خودی دەسەڵاتی سیاسی و خودی سیستەمەکە کە ئەو دەرفەتەی بە ئافرەتەکە نەداوە ئەوەش ڕەنگدانەوەی وەکوتمان تونە ژێربارێتی بۆ دابوونەریت و بەندباوەکانی کۆمەڵ کێشەی ڕێگەزنانە هەرچەندە ئێستا نەماوە بەڵام تا درنگانێکی زۆریش ڕێگەزنامەی ئافرەت هەر پەیوەست بە مێردەکەی خۆیان بەلایەکەی خۆی پێویستی بۆ نەبوو ڕێگەزنامەی بدەیت کە بلایەکە هەیە بۆ ئایدی تەواو بۆ خوشکەکەش هەیە هەرچەندە ئێستاوە نەماوە ڕەنگە لە شوێنێکدا هەبێت تا ئێستاش بیرەوە نەکرێتەوە بەڵام خودی ڕێگەزنامەکە وەکو فاکتەرێک ئێستا نەماوە ڕەنگە لە کۆمەڵگەی دۆخەکە بەڵام ئەوە شێک لە یەکوەرزیاکەریەکان کە بەرامبەریکەوە
هەری خوێندن و زانین و فێربوون کە مەبەستی سەرەکی بەڕاستی بابەتەکەی ئەوەیە تا ئێستا چەند دەرفەت و بوار لە بەردەم ئافرەتی کورد کراوەتەوە بۆ خوێندن بۆ زانین بۆ فێربوون بۆەوەی خۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی و پەیمانگە و هەروەها زانکۆش بوون ڕاستی ئێستا ئەگەر بەراوردی زانکۆی سلێمانی و تەوەکو هەولێر بکەین ژمارەشی زۆر هەیە زۆر کچێت بەڵام بەراوردی کە لەگەڵ خودی ئەو ئافرەتانەی ئەو کسانی کە قوتابخانەیان بەجێهێشتووە یاخود پێیان بەجێهێشتاوە چەندە ژمارە ئەوانەی کە دێنە گەڕاون خۆناغەکانی خوێندن تەواوکەن لە بەرامبەر ئەوانەی کە ئێستا هەن دێنە خوێندن تەواوکەن چەندەکە دواتر دێنە سەرەوە بەدرێژن هەری کارکردن و ڕەچاوکردنی حاڵەتی فیزیۆلۆجی ئافرەت تا ئێستا لە کۆمەڵێک دەستگا ڕەنگە تەنها ئیشی ڕۆتینیاتیش بێت بەڵام ئەو مافە بافرەن داوسی لە شوێنە دایش بکات یعنی ئەو هەرێک کارکردنێک کە بە یەکسانی لە بەردەم ئافرەت پیاو داڕەسەوە و بەو شێوە یەکسانی لە بەردەم ئافرەت نەڕەسەوە ڕەنگە کۆمەڵێک کار ئێستا هەبێت لەو کۆمەڵگەدا لەبەر ئەوەی شەرمە و عیبەی کۆمەڵگەیتەوە لەبەر لاوازی ئافرەتنی و کۆمەڵگەیتەوە لەبەر ئەوەی چۆن دەبێت خوشتی تۆ کچی تۆ بچێتە فلان شوێن تا ئێستا ئەو دەرفەتە بۆ یاخود ئەو هەرە بۆ ئافرەت نەڕەسەوە کە بتوانێت بچیت ئیش لەو شوێنانە بکات کە توانای تێدا هەیە و ئەتوانێت تێدا داهێنانیش بکاتەوە تەنانەت هەتا لە خودی ڕەچاوکردنی حاڵەتی فیزیۆلۆجی تا ئێستاش زمانێکی اجتماعیە وەکو زمانێکی اجتماعی بۆ ئەو ئافرەتە نییە کە لە کارگەکان و لە دوایرەکاندا دوام ئەکات بۆەوەی حکومەت بتوانێت قەرەبووی ئەو بەتابەتی کاتی منداڵبوونی بداتەوە یعنی هەیە تەنیەتی 72 ڕۆژ لە بەرامبەریشدا 2 دینار 630 بۆ زیادە وەرە ئافرەت لە کۆمەڵگەیەکدا کە بەشدار بێت لە پرۆسەیە ئیدارەکردن لە پرۆسەی پەروەردە لە پرۆسەی وشیاری لە پرۆسەی ڕاگەیاندن هەمویان کەچی دواتر کە تووشی حاڵەتێکی فیزیۆلۆجی دەبێت ڕەنگە ئەگەر 2 ڕۆژ لەسەر حتا 2 ڕۆژ داخل لە ئەمریکایدا فەسڵ بکرێت و جگەرەوەی کە ڕەچاوی ئەوەی نەکراوە تامینی ژیانی ئەو منداڵی بۆ بکرێت 2 ڕۆژ تامینی ژیانی خۆی بکرێت لە ڕووی غیزا لە ڕووی پێداویستی تەندروستی کە دواتر دەینەسێنی چاودێری کۆمەڵایەتی تەندروستیش بۆ خۆنگان ئەوە شێچێکە لأننا نقول إيه أنا كذا موجود في الجزائر الوطن عشان كذا مدينة كذا غير مش مدينة كذا وأنا كذا مش مدينة من أول درجة من الوطن كل يوم هذا كذا شو كذا ساعات شو ساعات بس كذا الوطن كذا من ضمن الفعاليات كذا ما لا شيء ولا كذا ما شيء ولا كذا الوطن كمان 10 اليوم كل يوم كذا كذا صار كذا مرة أو كمان شيء شوي بس هذا هذا كلام كبير من كذا في كذا كذا طبعا أجل شيء كبير بدي هو أصلا كذا استخدم وأفرقا أولا ما أولا بدني ولا شيء خوشية أولا ذيك شيء يشتي وهذا بالكثير في الكتاب شيء كان يأخذ يقول تأست هذا شيء شانك وكنا في شيء بس ما كذا جبلوا يبدأوا هاريكاريا جوالا يشتغلون سلا جنوبيين ولا برام لأنه يقول ئێستا دیارەکانی ژنبەژنی و بنکوش بوو بە دەبخوێن و گەورە بەگەچکە و نازانم چیچی هەرمەوە بێەوەی بێتگەرەوەی تا ئێستا لە ڕووی خوێندەواری و تەندروستیەوە ئافرەتی گوند لە خوێندەواریدا لەو خزمەتگوزاریانە بێ بەشکراوە ئێستا نمونە ڕەنگە خودی ڕێکخراوی MPA نەبێتی کۆمەڵە قوتابخانەی لە چەندین گوند دروست کردووە بەڵام تۆ لەو گوندەدا کە ئەگەر پێشتر هەنجەتی ئەوان هەبوو بێ قوتابخانە بۆ کچەکانیان بنێنە مەکتەب ئێستا بڕۆ بۆ ئەو قوتابخانانە کە چ دەبینی زۆر بەکەم ژمارە کەس لە قوتابخانەیان دابین کە سەرەتاییش لە بن ماڵی خۆشتە یەکسانی لە بەرامبەر یاسادا تا ئێستا ئەو مافانەی یاسا بە پیاوی بەخشیوە لە بەرامبەردا ئافرەت لێبێ بەشە لە زۆریشیاندا چ لە مافی تەلاقدان چ لە مافی زەواج چ لە مافی دابینکردنی کۆمەڵایەتی زەمانی اجتیماعی دواتر زیابوونەوە و هەم شوکردنیش دواتر لەبەرەوەی یاسایەکە هەڵێنجراوی کولتوڕێکی ڕۆحی وایە دەبێت پیا و کۆنتڕۆلی وەزعەکە بکات پیا و مقەدەس بێت ئیدی هەمان ئەو یاسایەش واکە دواتر ئافرەتێک 10 سکاڵانێتە محکەمە بۆ ئەوەی لە پیاوەکەی خۆی دابێتەوە ڕەنگە کە نا ئینسانێتیشی لێگە کرد بێ ڕەنگە نا خزمەتێکی لێگە کرد بێ بەڵام خودی ئەو پیاوە خودی یاسایەکەش واکەن ئەو ئافرەتە دواتر زۆر بە ڕازیبوون و بە پەشیمانیش بێتەوە ماڵی کابرای جگەرەوەی لە بوارە زیادەکانی ژیانی کۆمەڵایەتیدا یاسا ڕۆڵێکی وای بۆ ئافرەت یان نەکردووە یاخود سنوورێکی بۆ بەرگریەکان یان نەکردناوە بەتایبەت ئێستا دێنە سەر ڕێکەوتنامەی نێشتنی هەموو دەرەجاکاریەک کە دەکرێت سیستەمی سیاسی کوردی یاخود شڵای سیاسی کوردی کە بانگەشە بۆ بنیادنانی دیموکراسی و کۆمەڵگەی مەدەنیەکە ئەکرێت سوود لەو ڕێکەوتنانەوە بگرێت و وەکو بەشێک لە خواستەکانی کۆمەڵگەی مەدەنی
لە بەرنامەکانی خۆی دەدای ڕێژێت تویشی بۆ بکات یەکسانی لە گرێبەندی مارەی و یاساکانی خێزان وابزان شتێکی زۆر ئاشکرایە ئێستاش نێو کۆمەڵگەی کوردیدا باب بڕیار لەسەر مارەی کچەکەدا باب بڕیار لەسەر نەخت و نازانم گوزاریچەوە ڕاستە بۆ ڕوەتی وەکەڵێن ڕوەتی دنیا و یاخود کچی کچەکە ئەڵێن کچەکە وای وت و ڕازی و چیزی دوجار کە ئەگەڕێەوە یان خودی برایەکەیتی یان خودی باوکەکەیتی کە زۆری مارەیەکە و چەندێتی تۆنێتی مارەی و شوکردنی و چی بۆ دیاریکردن یعنی تا ئێستا شوێنێ کۆمەڵگەی تۆدا ئاخرەت بۆی نییە بەڵی خۆی کوڕێک کە شیاو بێ کوڕێک کە زێڕێز بێ کوڕێک کە هاوڵی کەساتی دەخبوو بکەن تەنانەت بۆی نیە خودی ئەو کەسەش بۆ بکەوێت دواتر دەخرێ بێتە فەوزان لەلای چ برای چ باوکی بکە خزمەکانیش لە ناخودی کۆمەلگاشدا ڕەنگە ڕسوا بکەیت ئەوە کۆمەڵ زیاکاریەکەن کە بەرامبەر ئافرەتەکەیت بەڵام ئەوەی کە ئێمە زیاتر تاکید دەکەینەوە زیاکاری لە بواری خوێندن و فێربوون نزانین کە ڕۆ دەبین لە هوشیاری لە دروستکردنی هوشیاری لە گەشەکردنی هوشیاری کۆمەڵایەتی لەناو کۆمەڵدا بەپێی ئیحسایەکە بڕێمە وەزارەتی پەروە کردی تا لە سەتا 30 کۆمەڵگەی ئێمە بەڵێندێ لە سنووری حکوومەتی هێندا لە سەتا 30 ڕێژەی نەخوێندەوار هەیە لە کۆی ئەو سەتا 30 سێ چارەکەکەی بەلای ئافرەتدایە لە کۆی ئەو سەتا 30 ڕێژەی نەخوێندەواریە سێ چارەکی ئەو سەتا 30 خودی ئافرەتەکەی کە ناو کۆمەڵگەی کوردیدا نەخوێندەوارە کە باشە بواری خوێندنەکەین زیاتر لە ژێر خوێندنەکەین لە بواری خوێندنەکەین مەبەستمانەوە نییە لە بەها و سەنجی زیاکارەکان کەم بکەنەوە نەخێر بەڵکو ئێمە زیاتەوەی بابەتەکەمان لەسەر خودی زیاکاریە لە بواری خوێندن بکامێ چەند هەندێستا لە ناو خودی ڕواندزدا چەندین ژمارە کەس لە سێ ابتیدایی لە یەکی ابتیداییەوە هەر بەزیان هێشتا و 2000 لە مافی دوا ڕۆژی خۆیان لە بڕوانامەی خۆیان لە ئایندەی خۆیان بێبەش بوون کە ڕەنگ بێ ئەگەر مەجەلەن درابا بتوانن خزمەتێکی زۆر کۆمەڵگەکەشیان بکەن نێو کۆمەڵگەی کوردی لێرەوە یاسا تەڕێ شوێنێکی داناوە ئێمە پرسیار ڕەنگە برادێکی خانم بکەین بۆ ئەوەی سزا لەو خێزانەوە دوورێ کە کچەکەی خۆی دێتێت هەرچەندە ڕێژەی کوڕیش ئێستا دەبوو دەکات وەرە تۆ بڕۆ بە دوای دوو بزندا باشە لێ بخوێن بەڵام سێ بەشەکەی کە بەلای ئافرەتدا دێتێت تا ئێستا یاسا نەیتوانیوە یاخود نەتوانیوە نەیخویستووە ئیجرافێک بەرامبەر مەسەلەیەکە ئایا کچان دەتوانن یاخود ڕێژەی ئەو قسانەی خۆناغی سەرەتایی و دوانەوەندی زانکۆ تەواو دەکەن بەراورد بە قورئان چەند دەستەدایە ئەم ڕێژەیە چەند پەیوەندی بە تەمەنەوە هەیە یعنی ئەگەر بێت ئێستا لە کۆمەڵگەی کوردیدا ئەو ساڵ ئەحساییە بکەیت لەسەر ئاستی قوتابخانە سەرەتایی کرد لەسەر ئاستی قوتابخانە ناوەندی و دوانەوەندیەکان لەسەر ئاستی مەعاهەد لەسەر ئاستی زانکۆکان ڕێژەی ئافرەت بەرامبەر پیا و کەتە دەچێت لەو پەیمانگە یاخود لەو زانکۆیانە چەندە ئەگەر بێت بەراوردی تەمەنیش بێ بۆ نمونە لە 15 ساڵ تا 24 ساڵ وەری بێت لە 25 ساڵ تا ئەوە گەر بە توێ خوێندەواریەکەش بێت یعنی ئاسی خوێندەواریەکەش ئەرزە ئێستا بڵێن بە خۆشحاڵی وەزارەتی پەروەردە کۆمەڵێک خۆی نوێژنی خوێندەواریشی کردوتەوە بەڵام ئەگەر ئەو ڕێژەیە شۆبووی تۆ دەرچووی ڕێژەی دەرچوونی ئافرەت لەو ناوەندانە خوێندن چەندە بەرامبەر بەرکەوە کۆی ڕێژەی ئەو کچانی توانای خوێندنەوە نووسینیان هەیە بەراورد بە قورئان چەندە بەتایبەتی ئەگەر ڕێژەکە لەسەر ئاستی جیاوازی ئەوەی کە مەبەست نیستایە هەر ئەگەر هیچ نەبێت بەسەر خوێندەواریەکە یعنی تۆ جگەلەوە لە ابتیدایی دەردێنی ئەدی ئەوەی کە لێ ناگەرە بیستە مەکتەب چەندە ڕێژەی ئێستا ئافرەتی کوردەواری بەراورد بە پیاو چەند ئافرەت هەیە لەنێو ئێستا لەنێو ئەو کۆڕەدا ئەگەر بەراورد بکەن لە کۆی ئەو پیاوە ئەو ئافرەتانە چەند ئافرەت لەو خوشکانە توانای نووسین و خوێندنەوەیان هەیە چەند پیاوەکە توانای خوێندن ئەو ڕێژەیە چەندە با داتەمەنە جیاکانی شۆکردن هەر لە منداڵەکانی کە حەقی سەرەتاییان هەیە تا ئاگاتەوانەی کە لە زانکۆشدان تۆ لێرە ئەو جیاکاریانە بە وردی ئەبینی ئەشتوانی دراسەیەکی مەیدانی زۆر باش بوو ئایا خەرجەکانی خێزان بۆ کەس هەمان ئەو خەرجیە کە بۆ خۆ دەکرێت پێداویستەکانی قوتابخانە بۆ بۆ ساڵاچەکان بۆ کردێک ئازایە بۆ من زۆر جار لە نێو خێزاندا هەبووە بۆی کوڕەکەی شەرمەزار لەبێ ڕەنگە تواناشی لەو ڕۆژانە دێت نایدا بێت کوڕەکەی بچە قوتابخانە بەڵام لەبەرەوەی کچەکە توانای ڕەنگە داناوشی نێت بە دوو ناژی کە ڕازی بێت بێتە ئەگەر کچەوە شتێکی ڕێژەیە بەڵام وەکو لەبەر چاوگرتنی و باردۆخە دوایی لە بواری چاڵاچیەکانی نێو قوتابخانە تا ئێستا خودی کۆمەڵگاش خودی کۆمەلگا و خێزانەکانیش تا چەند ڕێیان بە کچەکانی خوێنداوە لەناو قوتابخانەدا ممارسەی وەرزش بکەن بەشداری لە فستیڤاڵە وەرزشیەکان بکەن بەشداری لە چاڵاچی ڕۆژنەبیریەکان بکەن بەشداری لە چاڵاچی هونەریەکان بکەن سەرجەمی قوتابی کوڕەکان ڕەنگە بیان هەبێت تا سەعات 8 شەو لێرە بمێنەوە لە کۆڕەکە بەڵام
كبيش الموعد كورة كش ساعات زنا بس تبرو كش كان دبي زوجته ما لنا وكلا لما لنا كيسنا يعني خدي أمد بني وافرت هذا كورة كتاسندا رجع أمد بني سندا رجع بجدار كلي خوي وكو آخر كان كي رولي خوي دبوا وش بيدا بينتو نبينيوا آخر زان تاسن رولي بينيلو يريب بيني داخل اگر بيتي لسر واسش دبوالي وشبيل هنوري براول بيكي يعني استا بي شمالي ياخذ رجيت دلتوي ثاني تابعني كرور بري لا باش بما قلنا الدواني كان يا لا اكاديميه هنا الدواني كان سليماني يا لا كوليج ورزشي يعني اويدا بوالي برش هنا روشن بيدا بتابتي واني كاكاديميه دراسيه تدخلين وكو معهد وكو كوليج كان رجي او كسانه سنه كده فيما قلنا إذا سندرا وشوفه رجع وكسر سنة كلا كولشي ورشي ما هو ريبي داون كارثة شوفنا مرسمين درا بشتر كانوا ممارسة جان ورشي بكارمين في دواء كلام خدمتها صلاشي ورشي صلاشي روشن بدي وراته كان تو أورجانا غير وربني هم أورجيكا زكاة فنان ده هم أوي كنين دعوة فنان هم أوي لا أسيزان كوبي مانجا كان درسوا هم أوي لا أسراسي ورشوا هنالو باركان تدرسوا دكري دراسة شيء نفسي يا سايكولوجي وبيكاتي كمالات كانوا بيكي خود بيكي كلت أساس شيء دواء كوتين ده دوري بيوني كمالات كاين يوم خدي جواب آخر لا أشهد قول من استا هاوينن ك كافرنا نعمل ياخذ زمان كوبي مانجا كان من بيان كلك ليتوا نبغى في البني زمان في البني كمبيوتر كل روشن ميديا كان كل بيشي يلوماني سيتيات ويا لأنكم مرجيتو أفراد زقنا ويكوي فرندي تو كل مشكلة ويا كلام ماضي صار ريبين لو بس يستودو كل الرجل صار ريبين لو بس يتبجايلو كل أنا دابك يعني خرج كذا تو الرنج السري هو اللي مكا داني من أول هو اللي جاتو كتوان ورجالي ناخذ استماني جا خلي دوش لا ورجالي ظلام آية تاتن أو ما فبوا أفراد كذا وبوكس كذا وبوي بجايلو كل أنا دابك أجل من نكشف دستور دوازر هذه كل شيء بخوي دستور بتوانه خدمت خوش وكذا كشكل رجع وافرتان سندك بلو براتي بالبسيتي شي جرينجي دزقود انا زوكان لدزانا خدمته هل وها رجع خدي افرتشنا وما مثاني زان كودافن يعني ليه وجباني ليكم هيك تو ولد دزقا بالسكان اواني كازور هستيار اواني ك باران لو كمر جيتو دزقا اداري كان دزقا حزب كان جاكري رجع افرتني او دزقا سندك تواني كبوستي بالبسيتي دابتي اداري او دزقا كاتو ياخذ برا لهمان كذا خدي زانكوش رنجلنا وصلت ما مستعد أو يك ما مستعد آفرت اليوم. دبي السبب لو تسبي خدي وآفرتك وكل الناس يخوي توكات وأنا أوني ما زلت توكات. خدي وآفرتك وأنا دكتورة توكات. أي كلام وكل الناس توكات دوا صوت وأنا توكات بواسطة وكيوما يعني أوش برجع توكات براوي. رولي آفرتك خزان ده ولا ولدكني من دار وكاربالي خزان داتي. براس دايك كيف تابعني الوردكني من دار زيادة لقداش خويدا أنا مالي خويدا بلام دوازار خودي أو من دارا دبيته وتسي دبيته هويدا كبردستي باوشكوي دبيته هويدا كبردستي باوشكوي دور زار أي بيني من دارك نك من دارك تو كورة كبيني شيء سكاتي هي بقى دايش كوي كارن غلط سري غلطش بلام نبروي بابي لبش نبروي كورة إيدي دايك بس زمانك أرنج هر دتوان خود مش مشكلة كافي. لبرام بدك تسكا. لهر ما في شيء إنساني وخزان ده هي بيبش. بلا كي أقل خوش بس كتير بي على هستك تسملي بشتري فلاغي أو موبين. راش بومني بشتري. بو أو كرناتي بو أو كذي. بو بو كرناري توش إنسان فرمون فلاغي أو كذي. بو بدأ يعني لين جاد الشيء. ذبي أفتح من كي كان يكتب. بدأ شكرانه. باشا خوشي والله بدأ شكرانه. دوازار هر هم أو كريكا سرقة. اگر بتابعتي پروردش تندرست و شارش کمالات تندرستی و نکرده. لیره ولی پروردکنی او کتیو او افراد ده صلاتی او کتاب من دالا ده صلاتی او کرا من دالا لنا و خزان جات و توانی براوی کی. کور بردوان ده صلاتی کمی هن نمازان. بلام کت برایش زور کم اجنا رنگ مافی و اینه بیکه
پێشنیاری بکە سەردانی فنان ماڵستی ڕێژەی ئەو کۆتوبەندە کۆمەڵایەتیانەوە ئەو کۆتوبەندە یاساییانەوە ئەو کۆتوبەندە ئاینیانی خراوەتە سەر ئافرەت ناو کۆمەڵگەدا بەرامبەر بە پیا و چەندە ئافرەت چەند کۆت کراوە بە کۆمەڵێکشت لە بەرامبەرشدا پیا و چەند کۆت کراوە تۆ تەماشای ژیانی ئافرەتی کۆمەڵگەی خۆت بکە هەرچی پێکاتی یاسایی